بابەتەکە لەسەر فرەژنیە سنەت و شەرعی ئیسلام ڕێی بە پیاو داوە کە توارژم بێنێت بەڵام ئەگەر کەسێک بیکە بە ژنی دووەم و سێم قسەی لەسەر دەکرێت چ قسەیەکت هەیە لەسەرەوە بەس بەداخەوە کاکە نەخێر ئەوەی کە بکاتە دوو سێژن تەوازن ناوی بەڕاستی نەخێر شریعەتی ئیسلام پێشترێت زیاد بوو ئێستا جیایە کابرا ژنی نوێم پێشێکی باش دەکە خزمەتش زۆری دەکە ژنەکەی هێمال دەکە بەڵێ هێمال دەکە شریعەتی ئیسلام پێشتر جیاواز بوو ئێستا جیاوازە جیاوازەکە چییە جیاوازەکە ئێستا تەماشاخەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆر تاسیراتی هەیە فەیسبوک و ئەنتەرنێت و ئینستاگرام تاسیر زۆری هەیە بەڕێزی بەنسبەت ئەوەی برای بەڕێزم ئێستا ئینسان کە دەکاتە دوو سێ ئەگە بادونی ئەوەی تەوەی باشە بەس عەدالەت نییە نەخێر عەدالەت نییە کێشەمان نییە و ژنی یەکەم ڕازیە و دووەم ڕازیە و عەدالەتەکەشمان دروست کردیە ئەگە بێت و بە دینی ئیسلام شتووە بەڕاستی بە ئاینی پیرۆزی ئیسلام بە قورئانی پیرۆز شریعەتی ئیسلام تەوازن کاتن ئەوەسی کێشەی نابی بەڵام تەماشا دەکەی ئێستا لە بۆ نمونەی احتیمالە ژنەکەی برێنکە نوێی هینایەتی ئەوەکانی هێمال بکاتن بەڵێ تێک دەسی تەماشا دەکەی وەرە پرسیارە دەیەکە چام بکە بزان تەوازن نەخێر ناڵم هەیە بەڵام کەم بەڕاستی ئاینی ئیسلامی پیرۆز ڕێ چاری بینی بەس تەوازن بەس نەخێر تەوازنی ئەمان دەڵێن وڵی تەوازنمان دروست کردی ئەمانە ڕێیان ڕێ لە بخۆیان خۆش ڕێ لە بخۆیان خۆش نەخێر شتیوە من بە ڕاستی دەنانێم دینیش بەکاردێنن دینیش بەڵام زۆر بەداخەوە نێژە دەکە و جەماعەتی دەکەم بەڵام بەداخەوە ئەوەی کە دینی ئیسلامە ئەوە شریعەتی جێبەجێ ناکە چەند خزان تێ وەڵای یەک بڵێ ئەگەر ڕێک بکەی دەکەی دووەم وەڵی ئەمە تەماشای بارودۆنی خۆم دەکەم لەخوای بەزای چێشەمان نییە ئەلحەمدولێ هیچ ئەوەکمان نییە ئەمن ئێستا لەوانێ بکەمە دوو لەوانەی شەشەم بە دروستکەی لە یەکەم چێشت نییە بیکێ دوو چێشت لە احتیمال هەیە لەوانەیە باش ئەوانەی کە ژنی دووەم دێنن چێشان هەیە بێگومان تەماشای بارو ئەوەی خۆیان دەکەی خۆیان دەخۆین ئەگەر لویان سوورا و تەوازن پرۆگرامی شریعەتی ئیسلام بی خی گەورە ڕێگای قورئان چۆن دایەتە کە بیکە دوو سێ تەوازن ڕاگە هیچ چێشە نابی بەڵا ئەوڕۆ زۆر زەحمەتە بەشێکمان هەیە ئەوە جگەلەوەی کە مەسەلەن لەسەر سونەتەکە دەڕۆن دەیکەن بە چوار بەشێک لە پیاوان بەدزی ژنی دووەم دەهێنن ئەوە بەداخەوە ماڵوێرانیە ئەوە خێنە زەوجی پێدەڵێن طبعا خێنە زەوجیە چۆن دەبێت و ئینسان کە دینی خی گەورە دینی ئیسلام ڕێدایە بە شریعەتی ئیسلام ناوی دینی محەممەدی باشکرا خۆشە ئەتو بچی ژنی دووەم بینیان خێنە لە خێزانی خۆ زۆر بەداخەوە دەڵێن بە مەلا مارەمان کردووە نەخێر ئەوە ڕازنیە شتانە ئەوە دوورە لە ئیسلام